کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجە وەک هەمیشە باسی گەرمی شەقامی کەرکووکە پارێزگاری شارەکە و سەرکردەکانی حەشدی شەعبی داوا دەکەن بە زووترین کات حەویجە کۆنتڕۆڵ بکرێتەوە، بەڵام تا ئێستا هیچ بەرەوپێشچوونێک بەدی ناکرێت. بەوتەی بەرپرسانی ئیدارەی کەرکووک پێشمەرگە ئامادەباشی بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی حەویجە تەواو کردووە. دەشڵێن دواکەوتنی کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە زیانی گەورەی بە شارەکە گەیاندووە. دواخستنی ڕزگارکردنی حەویجە بەڕاستی زەرەرێکی گەورەی بە کەرکووک گەیانوە، جگە لەوەی کارەساتێکی ئینسانی دروست کردووە، زیاد لە 25,000 خێزانی ئەو ناوچەیە دەربەدەر بوونە و ئێستا لە دەوروبەری کەرکووکن و لە ناو شاری کەرکووکن، بەڵام لە هەمان کاتیشە خەتەرێکی بەسەر کەرکووکە دروست کردووە. بەڕێی ئێمە لەم ڕووەوە حکوومەتی بەغدا ئەبێ بڕیاری ڕزگارکردنی حەویجە بە زووترین کات بدا. قەزای حەویجە و ناحیەکانی زاب و عەباسی و ڕەشاد و ڕیاز زیاتر لە 2 ساڵە لەژێر دەسەڵاتی چەکدارانەی داعشدان و تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراونەتەوە. سەرکردەکانی حەشدی شەعبی هۆکاری دواکەوتنی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچەیە دەگەڕێنێتەوە بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ و دەشڵێن ئەوانیش ئامادەکاریان بۆ ئۆپراسیۆنەکە کردووە و چاوەڕوانی بڕیاری بەغدان. حسب معلوماتنا حسب معلومات قيادة هيئة الحشد الشعبي لحد شهر العاشر المفروض كان وا بڕیار بوو سەرەتای مانگی دەی ئەم ساڵ ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجە دەست پێ بکرایە، بەڵام بە بڕیاری بەغدا دواخرا. ئێمە وەکو حەشدی شەعبی وەک هەمیشە لە ئامادەباشی داین و دەمانەوێت بە زووترین کات قەزای حەویجە ڕزگار بکرێتەوە و بە یەکجاری مەترسی لەسەر کەرکووک نەمێنێت. هاوڵاتیانی حەویجە و ناحیەکانی لە دۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبەن. بەوتەی پارێزگاری کەرکووک زیاتر لە 25,000 هاوڵاتی حەویجە لە ناوچەکانی خۆیان هەڵاتون و خۆیان گەیاندوتە سنووری کەرکووک و ڕۆژانەش بەردەوامە. ئۆژین جۆڵە، NRT کەرکووک.